الو كاك بشو چون كاك بشو الو كاك بشو بلي كاك قادر بلي تاوكم كاك بشو تو انت بيش انا خوارو برات باش سامبي ساري حكومة عطلبو قلت بيجي حكومة عطلبو كاك بشو چی بۆ گیان باسی چێکەوە نازم مرباز دا ساري عطل دەکەی کاک پێشەوە یەک پرسیار وەک گوتەبێژی حکوومەت کۆمنتار چیە لەسەر دادگای شێروانی ئێستا تەزویر گوایە ساختەکاری کردیە ئەوە ئیشی دادگایە نە ئیشی تۆیە نە ئیشی منە ئەی باشە خۆی چۆن قەرارەدا و ئیشی مەحکەمەیە باشە چەند لەو حکوومەتەی تو بڕۆ خوارێ چەند هەزار کەس شەهادەی تەزویری هەیە چێ درایتە دادگا تۆ ئێستا ئەزانی چی بەم ستایلە دەست پێ ئەەکەی ئەم ستایلە ناشیرینەی خۆت کە پێی ناسراوی بەو ناشیرینیە کە پێی مەشهوری بە نیەتی کۆمنتار و نازانم چی ئەم قسانە بڕۆ ئیجازەکەت بێنە جارە من مکەلەف نیم بەوەی جوابی تۆ بدەمەوە باشە جاشی خۆفرۆشی بەکرێگیرا و حاضر نیم جوابت دەمەوە باشە من پێناسەی من بۆ تۆ ئەوەیە تۆ جاشێکی خۆفرۆشی ئەوە بڵاو دەبتەوە کورە عەیبە بیکەرەوە هەر بزەبت بۆ ئەمە کە بڵاوی بکەیتەوە خەڵک بزانێت تۆ جاش و خۆفرۆش یعنی دە قسەنگۆ کەس دەی کڕیتنە تا ئەتا سقەتان هەبی تۆ بێژ حکوومەتی ئەوە کەلتور و ئەخلاقیتی